سڵاو چیرۆکێکی کورتی ئینگلیزی هەیە کە پێم وایە بەشێکی زۆرمان بیستومانە باز لە دوو بۆقەکەن لە ناو چاڵەکان و دەرەوەی چاڵەکەش هاوڕێ بۆقەکانی تریان هەمووی لە چواردەوری چاڵەکە وەستاوە. ئەم دوو بۆقایانێ خۆیان ڕزگارکەن لە چاڵەکە هەنگاوەنێن ئەکەونە خوارەوە هەموو هاوڕێکانی لەسەرەوە هاوارەکەن کاکە مێنە سەرەوە ناتوانن ئەکەون بکەونە خوارەوە ئەمرن چاوەڕێ بکەن بابزانم چیتر هەر قەرەباڵغی و فەوزایە. یەکێک لەم دوو بۆقە هەمیشە هەر سەرەکەوێ بۆقەکەی تر گوێی لە قسەی هاوڕێکانێتی لە دەرەوەی چاڵەکە وەڵحاڵ بۆقەکە ئەوەی کە هەر سەرەکەوێت دوای چەند جارێک کەوتن لە دوجارە ئەتوانێت سەرکەوێ بە چاڵەکە و یەتە دەرەوە کە یەتە دەرەوە یەکێک لە هاوڕێکانی پێڵێڵێ بۆچی گوێت لە ئێمە نەگەر ینی تۆ زۆر بە مەترسیەکی گەورە گەشتیتە دەرەوەی چاڵەکە جوابی ئەویش نایەتەوە. دواتر دەرەکەوێ ئەو بۆقە نابیست بووە واتە گوێی لە قسەی هاوڕێکانی نەبووە لە دەرەوەی چاڵەکە و ئەو بۆقەی کە گوێی لە هاوڕێکانی بوو لە دەرەوەی چاڵەکە لە ناو چاڵەکە مایەوە و لە دوجارە مرد و هەر نەیتوانی سەرکەوێت و ئەو بۆقەی کە گوێی لە هاوڕێکانی نەبوو لە دەرەوەی چاڵەکە توانی سەرکەوێت بە هۆکاریەوەی نابیست. دیاردی ئەم ڕۆمان ڕێک لەسەر و بابەتەیە ئایا قسەی خەڵک بە تایبەت لە کوردستانە ئەو قسە نەرێنیانی خەڵک تا چەند کاریگەری هەیە لەسەر دواکەوتویمان تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە نەتوانین هەنگاوی گەورە بنین ینی ماشەڵای لێبێ کورد لەسەر هەموو شتێک قساکە پرۆژێکی هەچ پرۆژەیەکت هەیە بازرگانیە هوەریە میدیاییە چوزانم هەرچیەکە ئەتوێ ڕای چوار برادر وەرگری 2000 بە عەقڵی خۆی 2000 ڕە و قسەی پێچووپەناو بۆ کات بۆ ساردبوونە و نەک بۆ تەشجیعکردنی. بە خۆشحاڵیەوە بۆم بابەتە دوو میوانی شارەزا میوانمە کە دڵنیام لەوەی کە زۆر ورد و درشت لەسەرم بابەتە قساکەن و هیوادارم دەست بکەین بۆی کە گوێ لە قسەی نەرێنی خەڵک نەگرین. زانە کۆمەڵناس خۆشحاڵم لە وەرزی دۆمی بەرنامەکەما بۆ یەکەم بەرنامە لەگەڵما بەشداریت. دکتۆر ئەحمەد سەیدا مامۆسای زانکۆ جەنابیشت زۆر بەخێر بی کاک زانست بەخێر بی. ئەحواڵە خۆشحاڵم و دەستخۆشی شەیلەکەم شیک و ینی خۆت دابەزان منیش دەستخۆشی لۆکەم بۆ سۆدە جوانەکە و بۆی کە سووریشی لەسەر ئەم بەرنامە جوانە زۆر ئەزیز زۆر سپاس دکتۆر جان زۆر بەخێر بی هیوادارم هەموو گوڵەکان جوان هەم بۆن خۆش بین بتوانێت قسەکانیشمان هەم جوانی بەخشن هەم بۆنێکی خۆش. من گوڵم زۆر کەم بۆیە لە ژیانمە بەڵام زۆر بەرزەی نرخێرم دیارەکەت بە دڵنیاییەوە بە بوونی خەڵکی وەکو ئێوەمانان ئەتوانین بەرنامەی باش بکەین با گوڵەکەشمان دەرکەوێت ئەلێرە بە ئانزیکی خۆت زۆر بەخێر بێن. یەک پێشووی دەستکەین بە بابەتەکە و چینە قۆڵایی بەرنامەکۆ چکە دڵنیام قسە و باسی زۆرەکەین کۆمەڵی لێدوانی خەڵکمان وەرگرتووە و بیریشم نەچێت نمونەیەکی زین و لێرێ بە ڕێزێکت کە دوایەوەی کە لە سۆشیال میدیا باسیەوەمان کرد کە بەرنامەیە لەسەرم بابەتە ئاکەین بە خۆشحاڵیەوە بەبێ ماسک لەسەر ئەو بابەتە و لەسەر ژیانی خۆی کە تا چەند قسەی خەڵک تەسیریە بۆ لەسەر ژیانی قسەمان بۆ کات پاکێجێکمان دروست کردووە لێدوانی خەڵکە بۆی کە ڕێک دەرکەوێت کە ئێمامانێ لەسەر چی قسە بکەین با بینەری ئەو پاکێجە بین و کوبەکانیشمان ئاویتیانە ئاویتێک فەرموو. قسەی خەڵکی ژیانتی گۆڕیوە نەخێرم باقی خۆمیش دەکەم باقی خەرگیش ناکەم. هەندە قسە هەیە وێرانکەرە ڕوخان دەرە یعنی وە حەسوودی پێردەبا حەسوودی پێردەبا زاد ئەوانە هەبووە ئەم لۆ خۆشم بەسرم هاتیە ها حەسوودی کورە وەڵی هەتا وەرگەڕایشم هەتا لۆ خۆشم وەرگەڕام هەتا دەستی مندارەکان وشکا یعنی ئەوە هەرچێ لەسا حەسوودی ئەتۆگە بەجێ خەرچی بکەین نابی لە مارە بێ دەرێ دەبی جێ لە قسەی خەرچی ڕانەگری هەر یەکێ تەبیعاتەکە هەر یەکێ قسەکەەوە ئەدەگە بە قسە عالمەکە دەبە ڕۆژێ 50 شەڕ بکەی. کارەساتی ئەم کۆمەلگای ئەوەیە کە ئەگەشتێکی تیاشک بەرن ڕوبەڕوو پێ ناڵێن لە پشتەمەلە پێ دەڵێن ئەچن لای کەسە ناحەزەکانە یا ئەوانەی کە تۆیان پێخۆشەویست نییە بۆیە ئەمە ئەبێتە چی ئەبێتەوەی بەشکانی بە تایبەتی لەسەر پیاوان نا کاکە لەسەر ژنان و کچانی کۆمەلگای ئێمە چاوێن لە تۆ داوە لە ژیانتە
وەڵا ئەرێوەڵە قابلی چاو لە تووشە دەن چاو لە هەموو کەسە دەن چاو لەوە شەدەن کابراک لە خۆ معاملەیەکە حەسوودە ما چاو پیشیستی حەسوودیە زۆر بایەخم بە قسەی خەڵک نەیەوە لە بەرەوەی ئەوەی باوەڕم پێی بووە و ئەوەی ویستومە خۆم قەنەعاتم پێ هەبووە کردومە و ئەوەی ڕاستە قسەش هەبووە قسەی خەڵکیش بەڵێ بەتەئەکید ئەوە ناخۆشە بەڵام منوکو خۆم نەمهێشتۆ کاریگەری لەسرم هەبێت و لە ئامانجەکانم خاوم کاتەوە قسەی خەڵکی ژیانتی گۆڕیوە ژیانی عالم زۆر دەگۆڕی تەمام عسادات شتێک گەلە خەتەرە عسادەت یەکەوە زۆر کەس هەیە مەسەلا عساد دەبێ کابراک دەڵێ فلان ئەوها یاسا ماشەڵا تووشی نەخۆشیشی زۆر کوشندە دەبێت ئێستا من خۆم هەر بە ئامیش یعنی کە خەڵک بیرڕای خۆی ئێرە لەسەر شتێک کە شتێکی توی بەدڵ نەبێت تۆ بتێ شتێک بکەی کە ئەو قسەکەی کردووە ئەبێت تەنفیزیکەی چکە ئەگەر بە قسەیان نەکەی قسە بۆ دروستەکەن یعنی ئەڵێ بۆن ئێستا من کچم ئەگەر شتێ بکەم ئەوان بەدڵیان نەبێ ئەڵێن ینی قسەی ناشرینە پێ ئەڵێن سەر بە دەرەوە ها قسەی ناخۆشە بۆ دروستەکەن باوەڕت بە چاونەفەز یان حەسادەت هەیە وڵا زۆرە ماشەڵڵا پیا ناوێریشە شلە بەکە درێ ماشەڵڵا ئەو کوڕە چەند قۆزیا و قمیسە چەند جوانە لەبەرت یا دەدڕێ یا تەسک دەبی لەبەرم سارەکەم مەیە ئەگە دەستەر نشم نایشم لە بە چاوزاری وەڵا ئینسان دەبێت بۆ خۆی بژی قسەی خەڵک نابڕێتەوە تاوەڕێ مەکەم خەڵکی لە توی ڕازی بی ئەی حەسادەتیان پێ بردووی جاچی عسادەت بەچێ نەبردووە هافرین بۆ کەسی عسادەت بە کەس نابە ناوەڵ ئێستا و تەسبیح ئەم لە دەستیدانە برێەوە چێوە دەستیوە وایە وانە سێ بەشی دنیا بە عسادەت ڕۆیشتووە خۆت حەسادەت کاریگەری لێ کردووی بەڵێ وەڵای عساد کاریگەری کردووە نیوەی ژیان میفۆتاندە ئەو شتێکە تایبەتە لەخوا بەزات وێستان گوێ پێ نادەم وەڵا کاکزانە ستۆدیۆکەشمان جوانە ڕاست دەکەی ماشەڵای لێبێ ماشەڵای لێبێ باشە بە هەڵبەتە دکتۆر لە ڕۆدینێکەوە وەکو مامۆسایەکی زانکۆ ئاماژەم بۆ نایە کە جەنابەت زیاتر لە ڕۆدینێکەوە جەنابەت چالاکی زۆر لە سۆشیال میدیا زۆر دڵم بە ئێوەمانان خۆشە کە هەمومان لە شوێنی خۆمانەوە کاکزانە خەریکی نەها تۆ لە مەجالەکەی خۆتەوە دکتۆر لە مەجالەکەی خۆی خۆت دەیان مامۆسای زانکۆیەک و جەنابەت هەیە ڕەنگە خواخوای بێ محازەرەکەی تاوکە بچێتەوە بۆ ماڵەوە و هیچ نەکا بەڵام ڕەنگە جەنابەت وەرکشۆپەکەی سیمینار دروستەکەی ئەوەندەی ئاگادارین لەگەڵ خوێندکارەکان تا زۆر گەرم و گوڕیت گۆڕانکاری بەڕاستی ئاواهیە بێت کاکزانە ئەوەی کە وەرمان گرتووە ئەو قسانی کە وەرمان کرد یعنی ئەتوانم بڵێم سامپڵێکی بچووکە لە کۆمەڵگە بەڵام ئەگەر فراوانی بکەیت دەگەرە و چاوپێکوتنانە دەدانە بێ بیکەین بە 1000 دانش هەمان شتمان دەسەکەوێتەوە ئەتوانین بڵین ئەوە نمونێ چی بەشێکی کۆمەڵگە بوو بەڵام وێنە گەورەکەی کۆمەڵگەشەکە قسەی تۆ لەسەر ئەم بابەتە چییە؟ سڵاو لە بەڕێست و لەو بەڕێزانەی میوانی ماڵی ئەوان نین و لە شاشەکانیانەوە لەو خوێندکارە بەڕێزان و لە جەناوی دکتۆریش لە ڕاستیاک و جەناوت فەرموود ئەمە نمونەیەک ماڵگرتووە لەم خەرمانە کە ئەم قسانە هەیە و ئێمە کە لە کۆمەلگای ڕۆژانە زیاتر گوێمان لەم قسانە بێ بڕوام وایە ئێمە بێ دابەشکەین بۆ دوو تەوەرکاکە دەروون یەک تەوەرێکیانەوەی کە کاریگەری قسەی سلبی خەڵک لەسەر من کە من و بەشێکە تێگەشتم تۆ بنەڵی ئەوە مەکە ئەوە مەکە ئەوە مەکە ئەوە مەکە ئەو کەسابە دەکەی زەرە دەکەی ئەو قسێ بکەی ملتە پەڕێنن خۆت هەڵبژێری فڵانەبی و بەشێکیشی ئەوەی کە باسی نەوعەنما چاوەزار و حەسوودیەکەیان کرد ئەمە لانی کەم لە هەردوو دیۆکەیان من لە کۆمەلگا بەرکەوتنەکەی ئەبینین و ئەتوانم تا و ڕادەی بڵێم خەریکە کۆمەلگای ئێمە کاتە معەوەق و کەمەندامێک یعنی کۆمەلگای کوردی خەریکا کاتە کۆمەلگای کەمەندام لە بەروی من هەم لەبەر قسەی خەڵک ئامادەنی مبادرە بکەم ئەمەوێ شتێک فێر بم ئەمەوێ شتێک هەوڵ بم ئەمێ دەست بە کارێک بکەم هەر بابەتێک لەبەر قسەی خەڵک ناتوانم کەواتە من بەش لە تواناقی خۆمی سیحاب کرد کەمەندام بووم یان لە ترسی چاوی خەڵک ناژیم سارە ناکڕم خۆم جل لەبەر ناکەم وەگە و کاکەی وتی ئۆتۆمبیلەکەم ناشۆم کەواتە خەریکە ئەم قسانە و ئەم دوو تەوەری ئەمەیکەین بە تەوەری خەریکە کۆمەلگای ما کاتە کۆمەلگەیەکی هەم خۆخۆل لە بین یەکترا هەم دوژمنی داخلی کە دوای ڕوون یەکەمەوە هەمانی کرۆ بە دوژمنی یەکتر هەمەشمانکە بە کۆمەلگایەکی بێبەرهەم و خەوت و خەواڵ و ترسنۆک ینی سیر کە منە مجارێم قسایەکەم دکتۆر ینی ئەم بابەتان دێجارکان ئەم بابەتانە هەڵە بژێرین حتا خۆشمان پێمان وایە کە بابەتێکی ئەهۆنی کۆمەڵگەیە بەڵام کاتێک کە لە ڕووی زانستیەوە پسپۆرانە قسەی لەسەرەکەیت بۆ من گرنگە دەروون ناسێگەڵێ ئەم کۆمەڵگەیە لە تووپەتەکە ئەم کۆمەڵگەیە بەرە و
کۆمەڵگەیەکی دژمنیایەتی داخلی بۆ دروست کردوین من دوای ڕوون یەکەمەوە چۆن ئەم کۆمەلگایە هەمووی دوژمنی یەکترە کەسی چاری ئەویتری ناوێ بۆ ئەمە هۆکارەکەیەتی کە ئەم تۆرێن بەرنامەی جەناب دکتۆر تۆڵێکی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ دەروون و دیاردا بۆ کوردستان 24 بە خێراتنی قوتابیانی خۆشەویست دەکەم ماوەسە زانست بەخێر بێ هیوادارم بتوانین ئەم بابەتە کە دیاردەیەکی بڵێم خێزەونە لە ناو کۆمەلگای ئێمە لە ڕوە ئاینەکەی باز دەکەم کە بەڕاستی ئەوای کردووە کۆمەلگا لێکترازان لە کۆمەلگا دابش دەکەم بۆ دوو تەوەر یەکێکیان ئەو کەرامەتی کە خوا بە مرۆڤی بەخشیوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم و ئاەتێکی تریش کە خوا دەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم دوشتی دژ بە یەکن ئەوەی کە لەناو کۆمەلگای ئێمە بەدی دەکرێت کەسێک ڕێگا بە خۆی دەدا قسەیەکی نەرێنی قسەیەکی سلبی بە کەسێک بڵێت ببێتە هۆکاری ئەوەی کە ساردی کات و لە سەکارێکی باش یان قسەیەکی کەسێکی نەرێنی وا بکات ژیانی تاکێک وێرام بکە ژیانی خێزانێک وێرام بکە ژیانی کۆمەلگاش وێرام بکە دوجار هەموو ئەو قسە نەرێنیانە ببنە هۆی تێکدانی ئارامی و ئاسایشی دەرونی تاکێک هەتا دەگاتە کۆمەلگا بەگشتی پرسیار لێر ئەوەیە ئایا لەکوێی بنەماکانی ئایندا یەک دەگرێتەوە کە کەسێک کەرامەتی ئینسانێک تێک بدا بەوەی کە بە قسەیەکی تۆ تێکچێت سەر نەکەوێ و لەکوێی فی ئەحسەنی تەقویم کە بین لە ڕوە پەروەردە ئاینەکەی ئیشی لەسەر بکەین ئەگە کەسێک ڕێگا چۆن بەخۆی دەدا چی مافی پێداوە ئایا دەقە ئاسمانەکان ڕێی پێدەدەن تۆ ئامادەبی قسەی نەرێنی بە کەسێک بڵێ ببیتە هۆکاری ئەوەی کەوا ساردی کەیتەوە لە ژیان یان تۆ ڕێگات پێدراوە تەنها قسەی پۆزتیڤ بکەی و ئەرێنی بکەی تاکو بتوانی بەرەو پێشتری بی ئەوانە دش بەیەکن کەسێکی ئەحسەنە تەقویم ئەو شتانە ناڵێ کە ئێمێسە لە کۆمەلگا ئەبین کەواتە لێرەدا پرسیارێک دروستە بێ ئای ئێمە کە خۆمان بە کۆمەلگایەکی کوردی موسڵمان دەزانین توانیومانە هەموو ئەو چەمکە ئاینیانەی کە خوا بۆ ئێمەی ناردووە و مەبەستێتی ژیانێکی بەختەوەر و کامەران بۆ هەر تاکێک دەستەبەر بکرێ و ژیانێکی ئارام و لەسەرخۆ و سەرکەوتوانە کە بگەین بە ئامانجەکانی خۆمان پێی بگەین بەو شتانەی کە خۆشبەختمانەکە ئایا ڕێم پێدراوە من مداخلە و تەداخل کەم لە ژیانی کاکدەروون و وای لێ بکەم سادی کەم یان کۆمەڵێک ڕێگر هەن لەوەی کە من پێم ئەڵێ ستۆپ تا ئێرە مافی تۆیە من بە پێی یاساکانی ئاسمان جیهانێکی تایبەت بە خۆمم کەواتە ینی قۆناغی چارەسەرکردنی ئەم بابەتە ئەوەیە کە وەگوی نمونونەکەی کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ینی نابیست بیت بەرامبەر ئەو قسە نەرێنیانی کە ڕۆژانە بەرامبەر دەکرێت کاک زانست با بیرم نەچێ مافی تۆ نەخۆم ینی ها لێ مافی کۆفپیڕایت من هەمیشە تۆڕێکی پەیوەندیم هەیە لەگەڵ ئێوەمانانە کە کۆمەکمانکەن بەرنامەکە دکتۆر جەنابەت بیرۆکەیەم بەرنمەیە هی جەنابەت بوو چکە لە مای ڕابردا بۆ بەرنمەیەش تر پەیوەندیمان پێوە کردی تۆ بە هەر هۆکارێ بێن نەتوانی ئامادەبی بەڵام ئەم بیرۆکێت پێوتین و ئامادە بووی کاک زانست با میوانەکەم بانکەم نمونە زیینۆکە بۆی کە هەندێک قسە و باز لەگەڵ ئەوە بکەین بۆی کە بزانین قوربانجام فەرموو بۆی کە هەندێک قسە و باز لەگەڵ ئەوە بکەین بۆی کە ئیتر ڕوونتر بێ لای خەڵک تا چەند گرنگی بە قسەی خەڵک بین خوا بکە زوو بکە قوربانجان زۆر بەخێر بی ئەحواڵت چۆنە کاک ڕەمەزان وەرە پێشۆ بار و ناچێکە لێتدا بووی کە بیتە بەردەمی گوڵەکەش جەنابەت کە پەیوەندیمان کرد و کە قسەمان کرد جەنابەت خۆت بە قوربانی ئەزانیت قوربانی بەدەست قسەی خەڵکەوە ینی ئەم قسەی خەڵکانە فیشەک نەبوو چەقۆ نەبوو ئەو نەبوو بەڵام خۆت بە قوربانی ئەزانی بۆ خۆت بە قوربانی ئەزانی شەشی دەستخۆشی و بەرنامە دەکەم کاک دەروون بەڕاستی لە 2010 کە ئەمن گۆل ریاضێکی ئەنێ زۆر باش بووم باشە نزیکی کەڕۆمایکەکە 2010 ینی لە قیمەی ئەوە بووم خەڵک دەیگوت ئەو هامەکە ئەو ریاضەی مەکە ئەو ریاضە لێرە کوردستان ئیوەی نییە ئەوەی لێ بکەی ریاضە ئاخیری ویان لێکردم لەوەیان دوور کردمەوە ئێستاش لە کەساباتەکەی بازارم باشە ینی قسەی خەڵک وای کرد لە ریاضە چی یاریەک دەکرد وەڵای تۆپی پێ ینی یاریزانێکی باش بووی بە قسەی خەڵک قەنعاتێبی چار پێز نادش پێیان گوتم بەس بوومە قوربانی دەستی خەرچی جگە لەوەش کەو کاتە تۆزێت لەوە چێت لە شولاریشە هینتر بووێ ینی تەندروستریش بێ شەڵا لە شولارە تەندروستەکەی وەکو کاکزانست وە لەو کاکزانە سەر تەندروست بوو بەڵام هەر تاو تەختی کردو ئێستا ماشەڵای لێبێ
ئێستا کە کەس کاسپیەکەی هەر قسەی خەڵک ماوە یان هەر قسەی خەڵک بەردەوە قسەی خێشی نەفەسەکە ئەوەترە کە نەفەسەکە تا تقریبان لە 2013 تووشی نەخۆشیێکی ئەو دەگوت تەمەشا چی لێ هاتیە و ڕەمەزان چی لێ هاتیە هەنیان دەگوت ماشەڵاش تووشی نەخۆش بێ ببراو باهی نەبێ تووشی نەخۆشیێکیان کردم هەموو کوردستانشم کرد چارە سەری نەبوو یانی تۆڵی تووشی چاو نەفەس بوو چاو نەفەس مارێ وڵات چاو نەفەس لێیاندا چاو نەفەسیش لێ یایی 2013 باشە دوای چاو نەفەسەکە ئەمێ قسە لەسەر هەمووی بکەین بۆی کە مامۆسا لە ڕووی ئاینیەوە پێمان بڵێت و جەنابیشت لە ڕووی دەرونیەوە پێمان بڵێت ئایا مەسەلەن چاو نەفەس تا چەند ئەو کاریگەری هەیە کە کابرا سارە نەشواڵێ بە ساڵ چی بووە بزانوتی بە حیاتی سارە 10 ساڵە سارە مێنە شتۆ لەبەر چاو نەفەس ئێستا بێ بەجلی ئیشۆ بچیتە ناوی وەکو سیارەکانی من وایە بەخوای کاک دەروون کە لەسەر کەسابەتەکەی خۆشم چاوزارم لەسەرە جاروە ئەو هەبووە ئیشم کردێ کابرا تەمەشای دەستم دەکاتن هەنا دەێت ئەوە چییە ئەو نەیشێ زۆرەی دەکاتن خدا جاروە بە کەتەرم ئەوە کەتەرماشتێ لایەش دەستی خۆم لێکەمەوە باش ئەی نەخۆشیەکە چی بوو مەسەلەن قسەمان زۆر کرد بەخوای 20 دکتۆرم کرد دکتۆرەکان دەیان گوت هیچ مشکلت نییە تەنها چاوزارە لەسەرتا دەنا چوومە هندستانیش ئەز لێم دەر چارە سەریان بکردم ئێ باشە لێ چارەسەری نەخۆشیەکان کرد چارەسەری چاوزارەکەیان کرد وەڵاهی وتیان ئەساس چەوری هەیە چەوریش نەوە بەخوای گوت هیچ لێژە هەر عینی قسەش ئێرەیان کرد بەس هەز ناکەی کاکزانە بام نەو پرسیارە لە بریتەوەکەم هەز ناکەی زۆر ینی تۆ ئەم بابەتە و با قورسی گرتووە یان ێسا بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە با من لە بریتۆ ئەم قسەیە بکەم مەسەلەن بۆ نمونە هەر لە خۆمەوە من جاروبار تۆزێک بۆ تەنس لەگەڵ برادەران وشتا سوحبەتەوەکەم مێردێکی پورم هەیە هەمیشە زۆر سوحبەت وشتی لەگەڵ هاکەم ڕۆژی چانەهاو بۆ هەولێر شەوەکەی دوعام لێ کرد ینی دوعا بە سوحبەتەوە وتم ناگەیتە هەولێر و واو لێت و واو لێت و ئیتر دوعای وتی بڕاتە بێتە هەولێر چل هاتووم نەترسی ینی ئەها شتێک لە مێشکی خۆ تا دروستەکەی بۆی کە تۆ لەوانە نیت کە پترسی لە قسەی خەڵک بەخوای کاک دەروون ئەمن لە چاوزای زۆر دەترسێم لە قسەی خەڵکیش ڕاست باش کاکزانت پرسیاری تۆ چیە بووی وڵی من لەبەر ئەگەر لەسەر شاشە نەبووە من دوای بەرنامە قسەم هەیە قسەی دوو بەدوم هەیە لەگەڵ هەر قسەم هەیە لەتە چاوەزار لە ڕووی دینەکە و لە ڕووی زانستێکەشەوە باش و قسەشم وەیەک لەوەی کەسەر کاکە ئەوەی کە بڕوام وایە زیاتر لەوەی کە هەیە لە خۆی گەورە کردووە ئەو نە لەسەر خۆی کردووە بە حاڵت کە فعلەن کە خەڵکە بینێ دەستە لەرزێ خۆی تەڵقین کردووە خۆی بەرمەجە کردووە کە من فلان کەس ببینم چای پیسە دامەکەم ڕاستەکە دەستێ لەرزێ خەیاڵی ئالۆزە بێ لەبەرەوە بڕوام وایە بەشێکی زۆری هەر ئەوەیەوە من دوای بەرنامەگەر مەجال بێ قسەی تایبەتمانە بێگەڵ وڵا ئەوە خەڵک ئەبێ سرە بگرێ مەسەڵەن دەروین دەقمان 2020 سیارم کڕی باش سیارە وڵا چوومە میوانداریەکی گوتیان هەر بێبری ماشەڵا ئەو بەچت کڕی ئەو بەچت بە پارە ئەبری ماش قەنعاتەبی 200 مەتر نەڕۆیشتم دامم کرد ڕاستە قانونی جەزبە منیش لەم ڕاست دکتۆر تۆ چێڵی لە ڕووی دینیەوە دەربارەی مەسەلەی ینی ئەم کاکە ڕەمەزان داماوە بەدەست قسەی خەڵکەوە وای دەکردو خۆی ئیرادی خۆی تەسلیم ئیرادی خەڵک کردیە خەڵک بتوانێت تەسەڕف پێ بکە ئەمە ناڵین لە ئاینە مەسەلەی حەسەد هەیە مەسەلەی حەسوودی هەیە و کۆمەڵێک یا ساوڕێساشی بۆ دانراوە بەڵام کۆمەڵێک شتمان هەیە کە ڕێگرە لە ڕوودانی ئەو بابەتە کە دوایی ئەگەر دەرفەتە بوو باسێکم ینی پێش ئەوەی تۆ ئەوەندە لە سەرخۆتی گەورەکەی مەسەلی حەسەد چارەسەری زۆر ئاسان و زۆر سادەی بۆ دانراوە کە لەو شتان هەموو دوور دەخاتەوە کاک ڕەمەزان قسەی ترە چییە و با زۆر ئازێتە نین بڕۆ لەنا ئەو خەڵکا دانیشە چکە لە پرسیارمان زۆرە بێ بۆ تۆ بەخوای کاک دەروون لە بازارشی شی دەکەم کە ئێستاوا مەجدوم باوەڕدەکەی کە زۆر بە تەمەنیشە کە دێتە بەرامبەر یەکدەم ئەها تەمەشام دەکاتن بۆ منە ئەوڕۆ سیارم لە بەرامبەر خۆم ڕاگرتە بوو کە گوتم شەکەی تاواکەم و بچم ئەوەی بێم بۆ بەرنامەیە باوەڕدەکەی گوتی ئەوە شت کڕی گوتم بەخوای بەس ئەوم هەیە باوەڕدەکەی هەتا هاتمە ئێرە هەتا هاتمە ئێرە بە لەسدا هاتمە دوکتۆر لە ڕووی دینیەوە چی بۆ بکەین وڵایی لە ڕووی دینیەوە بڵین ماشەڵڵا ماشەڵڵا لە هەموو شتێکابی بگۆترێت باشە چونکە شتێکەیە بەڕاستی هەر کەسێک خوا نیعمەتێکی لەگەڵا کردبێت زانی نیعمەتەکە معنەوی بێ یان مادی بێ بەرجەستە بێ لە پێش چاوی خەڵک دیار بێ یان نادیار بێ دایمەن ئەو کەسانە خەڵکێک
حەسوودیان پێ ئەبا بەڵام وەکو گوتم یعنی پارێزبەندیشمان هەیە بۆ ئەو بابەتانە باشە ئاتێگەی بۆ ڕەمەزانی خوێنی بووی کە بە دەرونێکی پاش و تەمیزەوە بگەڕێتەوە کە بەیانیان مرۆڤ هەستا لە خەو نوێژی بەیانی کردو فەلەق و ناسی خوێنتەوە و ئیتر تۆ لەو بابەتانەی من شەڕی حاسدین ئیدا حەسەد باشە من پارێزە منیش خاڵە ڕەمەزانەوە بە برادران ئەڵێم لێرەوە تیمی تەلەڤیزۆن بەساری تایبەت بوت بنەوە و ساکێکی تەلەڤیزۆنی سارەکە و بۆ بەرێتەوە بۆی کە بەبێەوەی بگەیتەوە ماڵەوە بەخۆی کاک دەرون ئەو ئاەتانە کە هەموو دەخینم کە دەچمەسە ئیشێ تو قورئان بەس کە سەرفەتاگەڕۆن خوێندنی ئاەت شتێکە بەس خوێندنی و بەرجەستەکردنی ناو خۆتا و لەگەڵ تێکەڵاوبوونی و وا حساب بکەی تاو ئیتر تۆ شتەکەی خۆت کرد سەبەبەکەت گرت بەرزامەکان تاو چاوەڕێ بگا بەخۆی کاک دەرون کە ئەوڕۆ کە هاتم شخصەکەی نایبرین کە دەرشیناسم چاک قەنعات هەبی 24 ساعت زەینی لەسەرە منە تو قورئان بەخۆی ئەو ئەملایەتێکە نەچمە کاسبیەکەی خۆم بیکەم ناوی مامبەرێ تەلەفۆنێکی بۆکەم ئازیەتی کێشا خاڵە ڕەمەزان گیان بچووە کورسیمە بەتاڵمان بۆ دانایی لە خزمەت تابین وەختی ئیش بارە سڵاو من یەک دنیا قسەم هەیە لە ڕاستیە زانی دووبارەیەکەمەوە بەشێکی زۆری خەڵک ناژی جلی جوان لە بەرناکە پاری جوانی پێی ئۆتۆمبیل ناکڕێ ناتوانێت نان بخوا ناتوانێت زەواجکە ناتوانێت مناڵەکانی بیشانی کەس بە بۆنی چیەوە بە بۆنی و پێی وایە من تووشی چاوەزارەوێ من بەبەخشە جەنابی دکتۆر بە ئیجادی جەنابەت بەهۆی باگراوندی باوکو باپیرانمەوە کە تا هەفتا پشتم شارەزای ئەم بابەتە بوون بەشێک ڕێ بەخۆمە دەم کە بە ئیجازەی دکتۆر حتا لایەنە دینەکەشەوە هەنێشت بڵێ مەسەری جگەلەوەی کە دەغدغەی بەشێکی خۆم بۆی کە ئیجە سەر ئەم بابەتانە بکەم باش ئەم بابەتی لە کۆمەلگای ئێرانیاکەوە بە چاوەزار کە ئەوەندە گەورە کراوە هەموو شتێک بۆتە چاوەزار قبول مەکاری تۆر ئەمە چاوەزارەمە هەیە بەڵام ئایا هەموو ئەم ستۆدیۆ چاوەزارە نا یانی سیرکە من نمونە بجەم بە جەنابێت من نایە ماڵی جەنابێت تۆ برای منی پێم وایە ژنەکەی تۆ چای پیسە تۆش نایتە ماڵەکەی من تۆش پێ دوایە من چاوام پیسە بۆ دکتۆر ڕاستە بۆ پۆر ڕاستە بۆ مام ڕاستە بۆ کەسابەت ڕاستە هەر کەسە و ئەوی تیلێ و بە دوژنێکی شاراوە ئەمە زۆر مشکلەیە هەموو ماڵی ئەوی تر چای پیسە هەمووشمان پێم وایە ئەوی تر چێ دوجار من چاو لە تۆ مێستا ئەو برادری کاک ڕەمەزان لەوانەیە ئەویش پچی معاوناتی دەسەر بەدەست کاک ڕەمەزانەوە بێگە ڕێزم و کاک ڕەمەزان ئەمە واقعە نانە ڕاستە ئەمە واقعە بۆیە گەورەکردنی بابەتە کۆمەلگای میکرۆ بە دوژمن یعنی وای لات و خەڵکات و چوو یەک ناکە یەکتر بینین دەستێ لەرزێت بەدزیەوە کارەکە بەدزیەوە نانەخوا درۆ دەلەسە ساراکرێڵێ کاکە بەخوا بە 16 قیس کڕیومە 16 قیس کڕیمە من ئەمە یەکەم ڕێگێکی لە ڕاستیە پێش ئاین ئیسلام بابەتە هەبووە تەنها پەیوەندیش نییە بە کۆمەلگای کوردیەوە یعنی بڕۆ یۆنان بڕۆ ئۆکرانیا حتا بڕۆ ئەوروپا ئەم بابەتانە کە بەشێکی زۆری خورافن وە گەورە کراون ئەم میروەشینە و ئەم ڕۆژی سێشەمە شومە و فڵان و فڵان بێکەوە ئەمە نەخۆشیێکی بەڕاستی پێ بڵم بەشێکی زۆری خورافەیە کە هاتووە هەندێکی تێکەڵاوی ئاین بۆ هەندێکی بەرگی ئاین بەناوە کراوە کەسابەتی پێوە کراوە ئیتر بە هەموو شێوەیەکی تر بۆیە ئەمە شتێکی تر بڵێم کە دایکێک مناڵەکەی 6 مانگە هەموو شێخەڵاو تەعجیلی گەڕاوەیان هەموو مزگەوتی گەڕۆی سلێمانی گەڕاوە 6 مانگ باشە یێتەوە ئەهێنێ بۆ لای من ئەڵێ مناڵەکەم تووشی چاوەزار بووە بەچی تووش چاوەزار بۆ لای دراوسەیەکمان بینی تی ماشەڵا زۆر جوانە جوانی چی یاخوا بەس دایک و باوکی پێڵەن جوان چونکەڵەن ژیشک ئەو ئاژاندەڕەن لای دایک باوکی زۆر آخر خوشکی من ئەمە تووشی چاوەزار نەبووە منێکی گەورە بە تەعجیل و شێخەڵا و مزگەوتی گەورە بگەڕێم بەم سارد و سەرمایە 1000 میکرۆبەچێ بەلوتما سەرمامە بێ ئێ تووشی نەخۆشیێ بم ئێڵە وڵا فڵانکە بە چاویەوە کرد وتی مناڵ مناڵەکە زۆر جوانە سێکە لە کۆمەلگای ئێمەیە هەچی تەحلیلە بۆ نەخۆشی ئۆتیزم بۆ داون بۆ هەموو خاوەن پێداوی تایبەت هەر هەموو یاڵێن چاوەزارە یعنی کاکاڵێ ئۆتۆمبیلەکەم دامەکە یعنی بەڕاستی ئەوە قبولمان کرد کاک ڕەمەزان ئۆتۆمبیلەکەی بە چای من وای لێ هاو دراوسەکەی نا بە چای من ئەی ئۆتۆمبیلەکەی دراوسەکەتان ئەی ئەو هەموو ئۆتۆمبیلەی کە لە منتیقە سناعەکەیە با بوازە کوردستان بێن هەمووان چاوان پیسە ئەی ئەوانی لە ئەوروپا وای لێ ئەی ئەوەی کە لە ئەمریکا وای لێ هەموو چاوەزاری دراوسەکەی من بوای لێ کرد بۆیە گەورەکردنی ئەم بابەتە نە لە ڕووی من بڕوام وایە بۆ هەر بابەتەی خۆم وام یانە بێ بەڵگەیەکی زانستی پەسەند هەبێ یانە بێ بەڵگەیەکی ئاینی ڕەسەن هەبێ ڕەسەن ینی وەحیەک کە لەگەڵ عەقلی سەلیما هین نەبێ نەگەوەی کە من پێم خۆشە و لەگەڵ ڕێزمە بەشێ لە فیق
تێکەڵایی بوو لە توراس تێکەڵایی بوو لە ئەم کولتوران تێکەڵایی بوو ئمە هەموو شتێکمان کرد بە چاوەزار چۆنە بێ ئەی خوا لەکوێیە بەڕاستی گەورەکردنی چاوەزار بەم ئەندازە گەورەی بڕوام وایە پێچەوانەی جەنابی دکتۆر هەر پێچەوانەیە دژە لەگەڵ ئەوەی کە بڕوا بەخوایە ئەی دەسەڵاتی خوا لەکوێیە ینی کەسێک ڕقی لە منە بە چاوێک بتوانێ من لە توپەتکە ئەی خوای گەورە لەم بین نەزانست ئەمە ئەڵێ نەخوا ئەمە ئەڵێ ئەگەر قەرارە ئەم بابەتە وایە کاکە ئەگەر پێت من دڵنی کاک ڕەمەزان دڵنیایە دراوسێکەی بە چاوێک کرد و بابینێ محکەمە ئایا لە هەموو مێژووی ئیسلام ئاڵێم شتێکە بووە من زەرە دێ بە کەسێک زەربام لە سیارەکەی تۆ ئەدەم کە تۆ داوام لێ کە لە سیارەکەمە چاکەڵم خەتای من نەبوو چاوی حەفون کاکی تۆر لیدا بسە محکەمە بڵێن ڕاستەکە لەبەروی ئێوی چاوی فڵان کەس پیسە ئایا ئەم شتە خۆمان قبول یەکەینەمە ئایا زانە دەتوانێمە بکاتە ژێر مختبەرەوە ئایا دەقێکی ئاینی سەریح و هینمانەیە کە بەم شێوەیە لە کاتێکاڵێ ومن يتوكل على الله فأولئك حسب حتى لە باسکردنی هینە لە باسکردنی نیعمەتەکانە کە خەڵکی شارەتەوە نافەرمێ فأما بنعمة ربك فحدث ئەگەر نیعمەتێکتانە باسی کەن ئێمە هەمووی خەرکی شاردنەوەیەتی تووشی نەخۆشی بووین من ئەمە ئەڵێم بۆتە فۆبیایەکی کۆمەڵایەتی یعنی دیاردەی چاوپیسی و نفوس بۆتە فۆبیا چییە لە زانستا هەر شتێک کە ترسێکی زیاد لە ڕادە بەدەرە یعنی بڕوام وایە بێ هەموو خەرکی عیلاجکردنی خۆمان بین هەر کۆمەلگاکە بکەینە ژێر عیلاجەوە یعنی باس بەڕاستی لافاوەقی هەولێر و ڕەشەباکەی سلێمانی و نازانم فلانشتەکەم هەموو چاوەزە لیدا ئەمە هەمووی نفوسی من بوو ئەمە کە ئاگەزان وایە کاکە با چەک نەکڕین سیلاح نەکڕین کێ چای پیسە من دەستی ماچەکەم ێم لە بەرزەکانی جەنگدایان بەرامبەر ئەو دراوسێ و ئەگەر وایە ئەزین لە 20 دقائقی شەکات بەهێزەکانی پێشمەرگاڵین بیبار لەو بەرانەی جەنگ ئەگەر وایە بەرامبەر سەنگەرێ دانیشێ بەخۆی هەر سەری داعش کەوت ئەویان کە بەرحاڵ هەڵبەتە ئێمە بۆیە بابەتەکە تۆزێ تەنزی تێکەین و تۆزێ پێکەنینی تێکەین بۆی کە ئەو بارگرانیە لەسەر ڕوئیای خەڵک کەمکەینەوە خەڵک منتەقی تر سیرکە وەکو کاکزانست باسی کرد لە هەموو دنیای ئەم حاڵەتانەیە هەندێک کولتوری وردەواڵە و بچوو بچووک لە هەموو کولتور و میلەتەکانە هەیە بەڵام نەکراوە بە هەموو شتێک یعنی نەکراوە یەمە خزمەتە ئێستا نەکراوە بۆی کە ئیتر بینا لەسەر ئەم شتە بکان نەکراوە بۆی تاکێکی ئەوروپی 10 ساڵ بێساری هەبێ نیشە لەبەر چاوە نفوس بڕوای پێیەتی بەڵام وا دێکاک دەرون ئێمە ناژین بە سەراحەت پێ دەڵم بەشێکی زۆری خەڵکی کۆمەلگای ئێمە ناژی بەهۆی ئەم بیانوانەوە ناژی ناتوانێت تەمەتع بە ژیانی خۆی بکە یعنی هەموو ژیانی خەریکی ئەو مەهمەیە لە مێشکی خۆیان ئەوی تر دراوسێکەی و دراوسێک ئەم دراوسەیە ئەڵێ ئەم دراوسی ئەم چای پیسە ئەم دراوسێ ئەوی تر چای پیسە ئێ بایەک لای بینەوە هەر بەڕاستی ئەمەم چاو پیسێ بوو بۆ جۆن کیری و بۆ جۆن کەنەدی بۆ نازانم بۆ ئەمریکانیە تەنها بۆ 1626 فەقیرەکەی تۆیە هەر بەڕاستی یعنی خۆی بۆ F16 نییە لەبەرەوە ئێمە نەکەر ناژین بڕوام وایە ئێستا مالیات و ناتوانانی مەتحی کەسێ بکەیت ناتوانانی بە من بەڕاستی پێ دڵم خودی خۆم حەزەرەکەم لەوەی کە مناڵک بۆ مجاملە بۆ مجالە بە مناڵک بڵێ ماشەڵا کە جوانە یعنی بیرە وڵا فڵان کەس بە چاویەوە کرد ناتوانانی تۆ خانوێکت کڕیوە ئۆتۆمۆبیل کڕ ناتوان بڵم پیرۆزە بێ لەبەروی ئەڵم نەکوو ینی بۆ ئەمە پێم وتیت ئەمە بۆتە فۆبیایەک خەریب بۆ کەسایەتی حتی هەندێک کەس بۆتە قوربانی ئەڵێ باوەڕە بێ شوێن هەیە لە کۆڵانێکە خانوەکەی دەفتەرە لە خوار بازارەوە یاڵن فڵان کەسی چاوی لێزەرە حاچی بچێ وای لێکە یعنی یان ئەڵێ داماوە باپیری ئەڵێن بەردێکی ئەم بەردە نازانم لە هەموو ئێمە حکاتەکە لەم بەردێکی گەورە بۆ بە دنیا نەشکاوە ئەم چاوەشکانی وەڵام مەمنونم با بچین ڕێگای کۆی و دوکان با بچین تورێلەکە هەموو هەر بەڕاستی ینی ئەمانە ئێمە ئەبێ دووارێکەم و بۆم بابەتانە یان بەڵگەیەکی ئاینی ڕەسەن یان بەڵگەیەکی زانستی پەسە نەبێ بۆم بابەتانە ئیخۆ ناکرێ ئێمە خەریکی ئەوە بین نێت بە مناڵ نتوانی بڵی ماشەڵا جوانە نەڵ ماشەڵا و قاتی تۆ جوانە ئەم ستۆی تۆ جوانە بەیانی ئێستۆدیۆکە هەر پتێنەتی ئەم ستۆدیۆ ئەم پیڕاخەرە شۆرتێک کارەبا ئاشکارەشکێ من بڵێم جوانە و نەڵم جوانە پەرداخەت عاقیبەتی شکانە زۆر باس جوانە باس کرد یعنی فعلا ئێستا وای لیا تۆ نایری بە کەس بڵێ ئەرێ سیارەکە و جوانە ئەرێ ئەوە جوانە ئەوە ئەترسی شتێ ڕووبات و بڵێن وڵا کاکە وایە 9 ساڵ ژیاوە ماشەڵا ئەمری خوای کردو ئەڵێ بەخوا ننکم بە چاوەزاری فڵان کەس مرد خوانی بڕێنەوە 8 ساڵ کاکە چی کە ژیاوە یعنی باش ئەگەر باپیری تۆ بە چاوەزار مرد کاک تۆ باپیری جەنابش بە چاوەزار مرد ئەی باپیری منی بە چاوەزار مرد ئەی ئەوانەی کە ئەم 8 ملیار خەڵک مردووە پێش ئێمە یعنی ئەم 8 ملیار ئەم بە چاوەزار مرد ئەی دەسەڵاتی خوا لەکوێ بەجددی ئەی بڕوابوون ینی تۆر بۆی کە تا چەند ئیتر ئەم بابەتە لەوە هەم دەرکەین ینی لەوە دەرکەی من پێم وایە کە من کەم تا زۆر ئاگام لە دینە مەسەرن ئاگام لە دەقە ئاینەکانە و
ئەو شتانەی کە دین وە با بڵین تۆخی کردوتەوە مەبەستە سەرێکیەکەی ئەوە بۆ کە یەکەم خەڵک پێوەی مەشغوڵ نەبێ دووهەم ئیدانەی ئەو حاڵەتە بکات کە خەڵک لەسەر ژیانی ئەوی تر قسە بکە بەڵام ئیتر تەعمیم بۆتەوە هەندێک جار لەگەر ڕێزمە ینی من هەموو کەسێک گۆکو مرۆڤ شایانی ڕێزە بەڵام بەڕاستی ئەمە سوچی بەشێکی زۆر لە نخبەی موسەقەفینی تایە سوچی کۆمەڵێکی زۆر لە مامۆسایانی ئاینی تایە کە لە وتارەکانیانە ئەم وەهمەیان ئەمە نەقوڵتر کردوتەوە ئەوەندە تۆقێنەریان کردووە تا کاگرەمەزانی داماوەڵێ پێمەڵێن ئاوا کەتەرێک لە دەستمێ باشە دکتۆر تۆچێڵی لە ڕووی دینەوە تا چەند با بڵین بڕووە سنجینەکەی دین لەم ڕۆوە باسی ئەم دیاردەی کردووە کاک دەرون ئەو مایکا بەموو قسە بۆ کاکزانست کاکزانست قسە لە خزمەتە بۆ بینەران و بۆ بابەتێکی ئەمە دەی بیزانین بەڕاستی شتێکی بە ناوی خوا کە خالقە یعنی خوڵکەنەری هەموو کەونە و لە هەموو مرۆڤاتیشە هەر کاتێک یەکبوون هەبوو لە بابەتێکە مەسەن تۆ یعنی خوا ئێمە چۆن ئەیناسین بە ناو سفەتەکانی خوا ئەناسین خوا قادیرە بەس مرۆڤ قادر نییە على كل شيء تەنها خوا قادر على كل شيء خوا توانێت لەسەر هەموو شتێکایە خوا منتەقیمە خوا مذلە خوا معزە خوا ڕەزاقە صفەی مبالغەیە ئەوانە هەمووی بۆ خوا ئەگەڕێتەوە کێشەی ئێمە چێکاک دەرون لە کۆمەلگای ئاینیەکاندا شتێکمان هەیە بە ناوی ئاین کە ئێمە لە باو باپیرانمان بۆمان جێماوە ئەوە شتێکە وەکو کللتور ئاینێکیشمان هەیە کە لەگەڵ چەمک و بەهاکانە لەگەڵ گەشەی مرۆڤ و لەگەڵ ژینگە و لەگەڵ منە دین بۆ من جۆرێکە بۆ تۆ جۆرێکە ئەمن لە خێزانێکە پەروەردە ئەکرێم بە شێوازێک کە گەشە و نما من چۆنە بەتەمەنی منە فەرقەکە منێکی 45 ساڵ لەگەڵ گەنجێکی 15 ساڵ هیچ شتێکی وەکو یەک نییە بۆ پەروەردەکردنی ئاینەکەی کاتێک ئێمە لێرە ڕووی قسەکان لە چێ ئەەکەین لەو کەسانی کە خۆیان بە پەروەردەکاری ئاینی ئەزارن تهدیدی هیچ کەسە ناکەین بەڵام هەر مرکزێکی ئاینی مرکز ئاینەکان زۆرن و هەر ناوەندێکی پەروەردەیی لە خێزانەوە دەست پێ بکەین لەو کاتەوە دەست پێکە کە ئێمە مناڵەکانمان لە ترسەوە بە ترسەوە پەروەردەیانەکەین بە ترسەوە بخەوە نەوەکو شتێک بێ بتخوا ئیتر کە پێی بڵێ بخەوە چونکە خەو بۆ تۆ پێویستە جیاوازە لەوەی کە بیترسێنم بە خەو بە پشیلە و بە سەگ و بە مار و بە تووپشک و بە مام فلان بە مرۆڤێک بیترسێنی کە نەچیت مام دکتۆر دێ دەرزیت لێ ئەدا لە کاتێکتا کە دەرزی لێدان چارەسەری منە من بە ترسەوە پێ ئەدەم کەواتە من ئامادە دەکەی بۆ ئەوەی بە ترسەوە شتیان وەربگرم باوەڕ کە تەنانەت لە چارەسەری پزیشکیشە ئەو نەخۆشەی کە بە ترسەوە لێدەن هیچ سوود لە دەرمانەکە نابینێ چونکە بایۆلۆجیین و فەسلەجیەن ئەو کەسە ئامادە باشی پێدانە کە تەقبولی عیلاجەکە بکە جاکە دێنە ناو ئاینیش بە هەمان شێوەیە کەسێک تۆ پەروەردەیەکی لە ڕووی ئاینەوە تۆ بەترس خوا ئەناسێ نەک بە خۆشەویستی خوا بناسێ من خوام خۆشەوێ من خوام خۆشەوێ لە دوجارە خوام خۆشێت چکە بۆیە هەوڵە دەم بگەم بەخوا هەمیشە ئەو خۆشەویستەکان بەرەو خۆشەویستەکەی خۆیان ئەچن بەڵام تۆ لە شتێک بترسی خۆی لێ ڕائەکەی لێ ڕائەکەی بەو شێوازە ئەوەی فەرقی لە بینی ئەو خەوف و ڕەجایی کە لە ناو عەقیدەی ئیسلامی هەیە من جارێک بە برادێکی دینی مود لەسەر ئەو قسەیە خەریب و پەلامارم باوەخوام خۆشەوێ نەگلێت نەگلی بترسم لە سنوورەکانی خوا ئەترسم نایبەزێنم ئەوە جیاوازە لەوەی کە من لە خودی خوا و لە ئەڵڵای کە لە ئەسمانەیە من لی بەترسەوە بەرامبەر من خوام خۆشەوێ مەبەستمە بگەم بەخوای خۆم کە لە سنوورەکانی نابەزێنم لە ترسی ئەوەی تووڕەی کەم لە ترسەوەی خوا لێم تووڕە بێ لەبەری خۆشەویستەکەمان کەم نەبێتەوە کە دێنێ سەر ئەو پەروەردەیە کاک دەروون بەڕاستی ئێمە ناوەندە پەروەردەی ئاینەکان هەڵەیەکی تێدایە هەڵەکەش ئەوەیە کە هەمیشە بە شکاندنەوە بەوەی کە بترسم لە شتێکە باشە پێدوانیە با بڵین ناوەندە ئاینەکان تۆ گشتگیرە کردی تر بە مامۆسایانی بە مامۆسایانی ئاین بە مەسەباکە بە کۆلێژی سەریع بە مزگەوت بە خوێنەوار و نەخوێنەوارەکانەوە پێدوانیە زۆربیان لە خزمەتی ئەوان کە پیاوێکی وەکو کاک ڕەمەزان بترسێنن لە بری ئەوەی کە لای ئاسانکەنەوە پێی بڵێن تا ئەم شوێنەیە لە بری ئەوەی کە تۆ بیترسێنی بڵێ چاو واد لێکاوات بێکا پێشی بڵێ خوایەکی گەورە هەیە لە ئاسمانە ئاگای لە تۆیە ئەوە خاڵە خوا قادرە نەک
فڵان کەس نەک دراوسێکەت نەکە قادری دراوسێتان نەکە قادری دراوسێتان اصلا لو الشرع بقادر بن عەبدولقادر چونکە ئەو ناتوانێت شت ئەو ئەگەر باشە دژێک دووستە بێ ئەگەر ئەو بتوانێت زەرە لە ممدا کەواتە مضر و نافعی خوا لەکوێ مضر خوا نافعە خاڵە ڕەمەزان جوان جۆ بگرە ئەوەشیان کاک دەروون شتێک ترمان هەیە ئێمە یعنی بۆچی ئێمە تەنانەت بچین قوربانیەکان زیاتر بن نەک ئەوانەی کە قسەکەرەکانن دەقمان هەیە کە پێغەمبەر دووری خوا لەسەر بێ ئەفەرمێ يعني من حسن إسلام المرء تركه ما لا يعني شتێک پەیوەندی بە تۆ نیە قسەی لەسەر مەکە کاک ڕەمەزان سیاری کردی و پیرۆزی بێ من بۆ قسەی لەسەر بکەم بابین ئەوانە کۆنتڕۆلکەین شتێک هەیە کاک دەروون دووەمیان یعنی ئەوەی کە زۆ گرینگە بەڕاستی منێکی مسلمان هەندێک سنووری زۆر سرم ئەوم لەسەرە ئەنی قەیدم دەکا کە نەتوانم تەداخلی ژیانی خەڵکی تر بکەم نەتوانم پرسیاری لێ بکەم دەربارەی شتە شەخسەکانی ئێستا وای لێ هاتووە برادەرەکە دەکات ڕاتبەکەت چەندە موچەکەت چەندە ئەرێ چۆنە خانووەکەتی خۆتە سیارەکەتی خۆت ئەوە ڕێگریەکانی ناو ئاین زۆرن بەڵام چونکە وەکو جەنابەت فەرمووت لە ناو منبەرەکانە یان لە شوێنە ئاینیەکانە ئەوەندەی ئیبرازی ئەوەکەن کە بترسە لە حەسەد بترسە لە چاوزە فەرق لە بینی چاوپیسی و حەسەدا هەیە حەسەد شتێکە لە ناخی کەسێکە حەز ناکە تو ئەو شتت هەبێ چاوی پیش شتێکی ترە یعنی شتەکان جیاوازن یەکتر بۆیە ئێمە لەسەرمان پێویستە کە کەسێکی ناخ پاک پەروەردە بکەین ئاین وامان لێکە ئاین پەروەردەمان دەکا کە چیم بۆ خۆم پێخۆشە بۆ خەڵکم پێخۆش لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه دەستخۆش کاک زانست دوای ئەو بەڕێزە کە قساکە ئەو مایکەی بۆ بێنە عەزێت نەبێ ئەمێ پێت بڵێم ئەو ماوەی ماومانە زۆر بەرنامەکە سەری ڕووی ئەو ماوەی ماومانە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەم قسە و قسەڵۆک ئەم قسانی کە باسیەکەین خۆکارێک نییە لە دواکەوتوی ئەم کۆمەڵگەیە دوای ئەو بەڕێزە جوابم بەرەوە جان سەرەتا بەناوی خدای بەخشندە و میهرەبان کە دەستپێکی هەموو کارێکی خێر و هەموو پرسیارێک و هەموو شتێکی خێرە هەروەکو کاک زانست ئیشارەتی پێکرد و ئیدی باسی کرد ڕاستە چاوزار با بڵێن ناسەلمێنرێ بە دەقێکی تەواو یان بە نیشانەیەکی تەواو ناسەلمێنرێ بەڵام لە ڕوانگەی زانستیەوە کاک زانست خۆ ڕۆحیش کە لە جەستەی هەموماندا هەیە و هەمووشمان دەزانین ڕۆح هەیە دکتۆرەکان ناتوانن ڕۆح بسەلمێنن باش کە ڕۆح نەسەلمێنرێت چاوزار نەسەلمێنرێ کەواتە حتمەن ئەوە بێدەسەڵاتی مرۆڤ سەلمێنێ لە بەرامبەر هەموو زانستەکان ینی هێشتا مرۆڤ هەرچەند هەوڵ بدا نامەوێت لە بابەتەکە دەربچم باش بەڵام لە هەندێک کاتەکە مامۆستا زانست ینی ئیشارەتی پێکرد ئێمەی مرۆڤ لە هەموو کاتێکا ناڵێن چاوزار هەموو کاتێکمان هەر چاوزار نییە ئێمە باوەڕمان بە قەزا و قەدەریش هەیە بەڵام لە هەمان کاتیشدا باوەڕشمان بەوە هەیە کە چاوزار ئەتوانێ زیانمان پێ ببەخشێ ئەگەر بێت و ئێمە خۆمان نەپارێزین لە چاوزار هەروەکو ئێمە بە قەمسەڵەیەک خۆمان لەسەرما ئەپارێزین باش دەستەکانی خۆش بێ پامەکەت گەیت بە بەستەوەیە بەس تۆزێک تێبینیم لەسەرەوەتەیە لە ڕووی زانستیەوە ڕۆح بابەتی دووەم کاک زانست جەنابەت وەڵامی بەرەوە بەس بەپێی زانست وازەحە کە ئینسان بە چێژی بە دڵ و بە مێشک و بە یعنی ئێستا چەقۆی لە دڵی من بامرم وەنیە دڵ دیارە لەکوێیە مێشک دیارە فیشەکێک بنێ بەسەری منەوە ژیانم کۆتاییەت بەڵام ئەو دیوە نەبینراوەی ئینسانی شێجان بەڕاستی بڕوام وایە تاوانێکی گەورەیە بەراوردکردنی ڕۆح کە خوا فەرمێ يسألونك عن الروح قل الروح من وما أوتيتم من العلم إلا قليلا لەگەڵ چاوەزارە بڕوام وایە تاوانە ینی ئەم قسەیە بچووکردنەوەی لێت نەشارمەوە بڕوام وایە بچووکردنەوەی ئاینە بچووکردنەوەی دەسەڵاتی خواییە کاتێ لە باسی ئەوە مناڵم هەیە یان نییە مناڵم لەکوێیە بەڵام دڵنیا دەکەمەوە نەسێکی سەرێحی ئاەتمانی بۆ بابەتە باسی حەسەد ناکەم دووەم ئەوە من نیم واڵم جەنابی دکتۆر زانێ معتەزیلە و ئەشاعیرە کە دوو تایفەی گەورەی ئیسلامن پیاوێکی وەک زەمەخشەری کە خاوەنی تەفسیری کاشفە ئەو زۆر لە من ڕادیکالتر قساکەم کە من لە هەموو ئەمێ خۆم کۆکەم و ئاوا ڕادیکال قسە نەکەم ئەمە یەک دوو ئەم بیر و باوەڕانە ڕاستی چۆن دروستە بێ من ئەمە زۆر گرنگە بە دوو چیرۆکی زۆر بچوو بێڵێ ئەڵێن نووسەر لە کتێبەکەی خۆیان لێ ڕۆژێک هاوڕێک ویستی داوەتی هاوڕەکەی کە قەراریان ماسی بۆ سوکاتەوە چونکە ماسی زۆر جوان دروستە کرد دیکە ماسێکی بۆ دروست کرد ماسێکی زۆر خۆش دەرچوو ڕەفیقەکەی پێیوت ئەلبەتە دوو هاوڕی کەس بوون وتی ئەم ماسێ چۆن ئاوا خۆش دروست بوو چۆن چی لێ کرد وەڵ هەر خوێن پێکرد و تەشتانی لە ماسیا دروستە بێ بە کورتی وتی من جوای لێکم ئاوا خۆش دەرناچێت چی کەو لێ کرد وتی وەڵاهی کلکەکەشیم بڕی وتی کلکەکەی بۆ بڕیتی نازانم
تی بەخوا دیارەمە فکرەکەی لەم کلک بڕینایە تی وڵای دایکم کە ماسی سوورە کردو و کلکیە بڕی تەلەفۆنیان کرد بۆ دایکی وتیان دایە تۆ کە تۆ ماسی سوورە کردو بۆ کلکەکەیتە بڕی تامی خۆشەکە تاڵی نایڵێ سوێری زیاکە هەموو دوایی دایکی شتی وڵای منیش نازان بەس نان کرد ینی کاکات دایکی ئەویش کە ماسی سوورە کردو منشە لەوە فێر بووم ئاوەرم گرت تەلەفۆنەکەت بۆ نەنکێڵە نەنە چۆنی باشەڵە سەرچاوم کچم کچە زام ئەڵێ کە ماسی سوورە کردووە بۆ ئەو کلک بڕینە کوێی خۆشە کرد ئەڵێ ننکە بەساقەوە هیچی خۆش ناکرد وەختی خۆی کە باپیرت تاوەی هێنایەوە ماسیە نایە ماسەیە گەورە بوو تاوەکەش بچوک بوو بیرمە کردەوە کوێ بێ کەڵکترین شوێنە کلکەکەیەتی ئەمە گەر نەچیتەوە سەر ئەسلی ڕیشەی بابەتەکە ئەگەر کلکەکەی نەبڕی وردەوە دەبێتە عادەت ئیتر بێتە تابۆ ئەڵێ ئەگەر کلکەکەی نەبڕی گوناحە کلکەکەی نەبڕی خوا کوێرتەکە کلکەکەی نەبڕی تووشی مقدرە بێ یەک جار مقدرێ بقەومێ غازەکە بگەر بگرێ زەیتەکە بچێ بەدەستی کەبانەکە ئەڵێ ئەوە تاکلکەکە نەبڕی بۆیە ئاوا ئەم شتە ئەگەڕێتەوە یعنی ئەم بەشێکی زۆری ئەم چیرۆکان ئاوا دروستە بێ لەکوێی عەقڵ و دین و ئینسانە عیلما ئەبێ بەردێکیشی زیابم بگەێنێ بەردێکی بمپارێزێ ئەستەن پێچەوانی بڕوابوونە بڕوام وایە بە وەحدانەتی خواوە یعنی ناکە ئێستا لێکارێت بڕوای بەدوانە بێ ئەمە شتێک چیرۆکی دووەم ئەم شتانە چۆن دروستە بن ئەم حاڵەتی کاکە ڕەمەزان چۆن دروستە بێ لە کۆمەلگای ئێمە لە کولتوری ئێمە شتێک یاڵەن ماست و ماسی تۆ باسی بۆقی کە منش باسی ماسی باش بە ماسی ماسییا ماستا و ماسی تووشی باڵەکیتەکە پێستی والێکە تەبعاً من خۆم هەردووشیان زۆرە خۆم باش ئێوەش بیخۆن من کەفیلەکی منیشەی خۆم لە زۆر پسپۆرم پرسی وتیان ڕیشێکی زانستی نییە زۆر بە دوایە گەڕام هیچ ڕیشەی زانستی نییە بیرم کردووە ڕەنگە چیرۆکی ئەم بابەتە چۆن هاتبێت کاک دکتۆر کاک دەروون خۆشەویستان ڕەنگە دایکێک ماسێکی هەبوو بێ میوانی هاتبێ مناڵەکەی پێشەوە ماسی خواردبێ ویژێتی ماسێکە بابە میوانەکەی تو دایک مناڵەکەی دا ماسی توێتی ڕۆڵە ماسی بەیەکەوە ناوێ بۆی کە ماسێکە با بوو بەشێک لەم چیرۆکانە دوای ڕەنگە وابێ بەشێک لەمانە ئەمە خەتەرەکەیتی بەرگی دنیان بەراکرێ خۆ من خەڵک تهدید کرێ و لێت نەشارمەوە من هەر بەم ئیشان بەم اختصاسی خۆمەوە بەو باگراوەندە کۆمەڵایەتی و خێزانی خۆمەوە هەر بێم خورافە فرۆشم لە شارەکەیان مانگی میلیۆنە پایاکەم مانگی نا ڕۆژی میلیۆنە پایاکەم بەس خەڵک حەزی لە خورافەیە لێت نەشارمەوە حقیقەت دائما تاڵە من ئەمەی کە من ئەزیەتمەیە زۆر جارەمە بەرگی دینی بەبەراکرد یعنی هەموو شتی کراوە بەدین لە کاتێکا دووبارێکم بۆی کە نەوێری دەستکاری کەی لە کاتێکا ینی خەڵک ئەزانم دۆستێک نەخۆش بوو وتی چوومە لای بەناو شێخێک دووبارێکەمەوە وتی کاتم جارێ هەموو ڕێزم هەموو دەستی کوترا بوو دەماچێکی چواردەخۆر بە پشتیەوە ئەمە شێخە لیستێک بەدەستیەوە خەریکی خەڵک کوتانە کۆمەڵە زەیتی بۆ نووسی بوو بابە خوێنوتم ئەم زەیتانە کاکە عەجزەکەم بۆ دەست چەورکردنیش نابێ ئەمانە نەکدی خۆی ئەخر دوو ئاەتی قورانی ڕەوان نییە سەلام بەچی بکامە ئێمە لە دوو جێگایە جەنابی دکتۆرە زانێ خوا باسی شیفاکە یەکەمە لە قورئان شیفایە دومیشە هەنگوین ئیدر باسی ئەمە مشتێک کە بەناوی توبی سونەتیە و توبی سونەتی توبی یۆنانی و توبی ئەوەیە بەرگێکی بەراکرێ بۆیە دووبارەیەکەمەوە ئەم قسانەی ئێمە نەڕەتکردنەوەی بابەتێکە بەس ڕەتکردنەوە ئێوەیە کە ناکری هەموو شتێک لەم کۆمەلگا بکەین ڕاستە با مۆبایلەکە نەکەی بڵێن چاوشت لە یاوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دواکەوتوی ئەم کۆمەلگەیانی کۆمەلگەی کوردی لە هەزار لاوە دەردەدارە ینی من پێم وایە بۆیە هەر خەتی میدیایی خۆشم بەم خەتا ئەڕوات کە دیوە کۆمەڵایەتەکەی من پێم وایە تا تاکەکانمان تەندروست نەبێت وائیشی تەواوی نەبێت تا تاکەکانمان زیین و نەبێتە کاک ڕەمەزان کاسبە یاری کردو ڕەنگە ئاسا بۆ خۆیڵێت چەندین نادیداوای لێ کردوم بۆ یاریکردن هەر لانی کە مێستا تەندروستی تۆزێ خڕوخەپان بۆ ماشەڵای شەڵا دایانێ یعنی هەر تەندروستی خراپ بووە باشە ئەگەر کۆمەڵگە نەبووە ڕەنگە ئێسا یاریزانێک بۆیە بە 15 سەعلامان نێگەشتینایە کەواتە خۆلەشی ساغ بێ ئێستاش کاسبێکی جیار و ڕێک و پێک و پیاوێکی محتەرەمەوە هاتووە لە بەردامەیەکە قسەکە بەڵام سەیری کە ئەبێ قسەی کۆمەڵگە لەسەر چەند کەسی تروا بێ من خۆم 5-6 ساڵ پێش ئێستا زۆرم حەز لە مۆسیقا ویستم فێری مۆسیقا بم بە دوو برادەریم خۆمم وت کۆرە وتیان بابە تۆ تازە لەکوێ 250 نەرمە بێ و هەر حیان بردم ڕەنگە ئەگەر بە پێچوانەوە بە دوو برادرم بوو تا تەرجیعی بکردمایە ڕەنگە دەستم بایەتە مۆسیقا و مەبەستم ئەوەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دواکەوتوی ئەم کۆمەڵگە باوەڕەبێت کە لە پچەی کوردی نەک لە ڕووی اقتصادی و لە ڕووی تەکنۆلۆژیەوە کابرا ناچێت بۆ ماڵی دراوسەکانی بۆ ماڵی خزمەکانی ئەڵە بەر چاوەزار کابرات جلوبەرگەکەی ناتوانێت بگۆڕێ بۆ یاخەکەی دەرەوە ناتوانێت بگۆڕێ یعنی هەموو
ناتوانێت لەوانە فەردێ پای لە ماڵ و دانا بێ ناتوانێت بیکە بە مەشروعێکی بازرگانی لەقینە با چاو لێم نەیە باش ئەمە کۆدکردنی وەرە با بە منطق سێقۆڵی منە یعنی وەرە سەیری کە ئەبێ بڵگیت چی بکات ینی ئەم هەموو سەروەتەی و ڕقەمە ینی سێم دەوڵەمەنی پێم وا بێگەر هەڵە نەبم سێم دەوڵەمەنی سەر عەرزە و شەریکەکەی شەریکەیەکی دیارە و جاخۆگەر چاو ماوشتە بێ ئایفۆن ئەم شەو لەپڕ هەمووی پسووتە ینی لەپڕ بۆی ڕاست نییە لە ئەمەی ئێمەیکەین دووبارێکم و فۆبیایەکە دروستمان کردووە و یەکەم جار عقلی جام کردوین جا کە عقل جام بوو عقل سۆفتوێری بە ئێمەیە سۆفتوێر چۆن کۆمپیوتەر سۆفتوێری هەیە عقل سۆفتوێری ئێمەیە کە عقلەکەمان کە سۆفتوێرەکەمان جام بوو بەم شێوەیە بەرمەجەمان کرد نان خۆی چاوەزارە نان نەخۆی چاوەزارە بژی نەکەی هەموو شتێکرابەوە هەموو شتێک من یەکێ لەو پیا بەڕێزانی لە خزمەتی بووم لەم بابەتیانەوەتی لە ڕاستیە بەشێک لەوەی کە لەو دوعانەی کە ئەشیکەین وتی ئەوەنەی بۆ دڵی نەخۆشەکەیە بۆ چاوی چاوپیسەکە نییە ئەوەنەی بۆ دڵی نەخۆشەکەیە کە ئیتمێنانێکی هاتێ ئەوەنە بۆ چاوی چاوپیسەکە نییە لەبەرەوە ئەمە گەورەکردنە ئێمەی کەلەپچە کردو کۆمەلگای ئێمەی کەلەپچە کردووە دووبارێکەمەوە بە بەڵگا لە هەر جێگا حەز کەس حەزی لێ بوو لە خزمەتیان بە بچووکی خۆمەوە بە بەڵگەی زانستی بە بەڵگەی ئاینی بە بەڵگەی هەر بەڵگەکەی تر حەزی لێ بوو ئێمە ئەوەندەی سیرکە ئەمە بڵین ئەم کۆمەلگا سلبەی ئێمە کۆمەلگای خەریکی سلبیات دەبەخشینەوە یعنی بڕۆ بازاڕەکان و هەزاران کتێبمانەیە لەسەر سیحر و جادو دژە چاوەزار و دژە فلانشت ئەی چەند کتێبمانەیە لەسەر شەیتان ئەی چەندمان لەسەر مەلایکە بەڕاست ئێمە ئالی کۆمەلگای مەلایکەی یان کۆمەلگای شەیتانی یعنی ئێمە ئەوە ئەترسین ئەمەمان حەزەر یعنی هەمیشە چاومان لە لایەنە سلبیەکەیە هەمیشە ئەڵێن کە بە تۆڵم لە باتی بڵێم خوا قوت باڵێم ماندوو نەبی وانە هەر ماندوو نەبی خۆی وشێکی سلبیە لە باتی بڵێم شیفاخانە ئەڵم نەخۆشخانە هەر نەخۆشخانەی من نەخۆشی ماراتون فەحسێکی خۆم کەم ئێمە پەیامێکی سلبی بە منیە دەی ئەمە جگە لەو بابەتانی کە لە کۆمەلگایە کە لە کەسەکانی خۆش بۆم کە بە دوا قسە یەک کاتژمێرە قساکی ماشەڵڵا ئێستا زۆر ماویکەین ئارەوەڵا کێشەکەی چیە کاک دەڕۆن ئەگەر ئێستا ئەم مێزێ لە بەردەمی ئێمەیە کۆمەڵێکشتی لەسەر دانراوە لەبەر ئەوەی ئەو کەسەی درستی کردووە و ڕێکی خستووە بە پێی بەرنامەکەی تۆ دەروون و دیاردە لە سەری داناوە بۆی هەر کەسێ بینی بزانێ ئەوە دەروون و دیاردەیە ئەمەیان ناشێ بۆ شتی تر تەقبولی تریش ناکە لە سەری دابنێن بە خراپە بگرێتەوە ئەگەر ئێمە زۆر بێمنەتانە پەروەردەیەکی باشی ئەو تاکەمان کرد ئامادەی ئەوە بوو کە وەکو چرۆکەکەی کە سەردات وتت گوێی کڕکە لە هەموو شتێکی نەرێنی خۆی ئامادە بە ئەو قسەی کاکزانە زۆر جوان و ئاخر قسەکە کردی ئەو ئاەتانە و ئەو شتانی کە ئەخوێنین بۆ خۆمان ئێمە بەهێزەکە بۆی ڕوبەڕوو بینەوە ئیتر تۆ دەست پێ بکە بڕۆ بۆ ناو ژیان تۆ قەڵغانی خۆت بەستە و قەڵغان بەستایتر من لەسرم نیشتی تر من قەڵغانەکەم بەستە ئەبێ نەترسم لە گولەی خەڵکە بەڵام ئێمە قەڵغانەکەش بەستین بەڵام هەر ئەترسین کەواتە عەقیدەمان لاوە کەواتە کێشەمان بۆ دروست بوو لەوەی کە نەمانتوانیوە ئاین تەنها و تەنها لە عیبادەتەکان کۆمان کردوێتەوە نەمانتوان بیکەین بە ژیانی خۆمان نەمانتوانیوە سوودی لێوەرگین چۆن خۆم زەردەخەنەکان بکەم زەردەخەنە بەشمەوە لە کاتێکدا بەشێکی کەمی ئاین عیبادەتە بەشێکی کەمی لە ساڵێک جارێک ڕەمەزانە لە عومرە جارێک حەجە باشە لە ژیان تا ئەگە پارت نەبوو قەت زەکات نادەی کە پایەکانی ئیسلامیش لە 24 ساعت باشە پێنج نوێژەکەی بەڵام وەرە لە هەموو کاتێکدا من دەبێت زەردەخەنە لەگە تۆ بکەم ئەخلاق هەمیشە هەبێ هەڵسوکەوتە گفتارە ڕەفتارە مامەڵەکردنە کڕین و فرۆشتنە هەموو ئەو شتانە لەگەڵ خێزان باشبوونە لەگە مناڵ باشبوونە باوکایەتێکی باشە دایکاتێکی باشە مامۆستایەتێکی باشە پێشکەشکاریەکی سەرکەوتووە هەموو ئەوانە دین فێرمانەکە ئاین فێرمانەکە بەڵام ئێمە کاتێک قەتیسی ئاینەکەین لە چەند شتێکی دیاری کراوە ئەو کاتی ئێمە زوڵم لە چەند کەسێکەکەین لەخوا ئەیکەین خودی خوا زۆر ینی حاشا لێکدا کە ئەڵێم نمونەیەکە وەکو ئەلئەمثال تضرب ولا تقاس خوا بچووکەکەینەوە لە چەند شتێکی زۆر بچووکە خوا لەوە زۆر گەورەترە خوا لە هەموو ژیانمە بەشدارەکە منێک هەموو نوێژەکان بە جەماعەت بکەم بەڵام لەگەڵ خێزانەکەمە باش نەبم هیچ منێک هەموو ساڵێک بچمە حەج و عومرە لەگەڵ کچەکەمە باش نەبم هیچ ئیسفادەم لێنە کە چووکە ئەدین المعاملە بە کورتی پێ یەک جوابی کورد شەرعیە لە ڕووی دینەوە خەڵک ئەو هەموو ترسەی هەبێت لە قسەی خەڵک ناکرێت لە ڕووی شەرعەوە کەسێک بەهێز بێ بە دین ئەبێ ئەو دینە پاڵپشتی بۆ دروستکە بۆی ڕوبەڕووی هەموو واقعک بێتەوە دین ئەبێ بەهێزمان بکە ئاین بەهێزمان بکە پشت بەخوا تەوەکل بەخوا ومن يتوكل على الله فحسبه
ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتوكل على الله يجعل له من امره يسرا هەموو ئەوانە بەڵگەنەسەوەی کە من بەهێزە بم قەڵغانم پێ و ڕوبەڕوو شتەکانم دوا قسەیەک دوا قسە بەشێکی زۆرێن بابەتانە ڕگی کولتوریان هەیە دووبارەیەکەمەوە بۆچی ڕێگی کولتوریانەیە بۆی کە خەڵک بەوەچێکی تر ئێمە نەخوێنێتەوە قسەی تر نەکە سەدان خەڵکمانەیە هەزاران خەڵکمانەیە ئاتایستە ئەسڵەن بڕوای بە میتافیزیک نییە بڕوای بە وجودێک نییە دەسەڵاتێکی باڵا نییە نەک بەدیلیش بەڵام لەگەڵ چاوەزارە قاچە لەرسێ بۆ کاتە بڕواکە بڕوایکی کولتوری بڕوایکی ئاینی من بڕوام وایە کە دوو باوکو دکتۆر فەرمووی بە متمانە و بە باوەڕی خۆمانەوە هەیە بژین نابیست بین لەو پەیامە سلبیانی کە لە چواردۆرمان دێ جا هەر پەیامێکی سلبیە بە هەر بابەتێکی ترەوە ئەمە یەک دوو هەر بابەتێکێتە پێش چاومان بەڕاستی پرسیارکەین بڵی ئەمە عیلم واڵێ یان وحی واڵێ هەر کامیان واڵێ من قبول بەش بە حاڵی خۆم خەڵک کامیان قبولە هیچیانە قبولە من گرفت نییە من وحیم قبولە زانستم قبولە لە غێری ئەوە خورافەم قبول نییە هیوادارم ژیان بە واقعەت بەڕێوە ئەبێ ژیان بە واقع بەرن بەرەوە خورافە کۆنتترۆلمان نەکە دەسەکانی خۆش بێ من داوای لێبوردنم لە ئێوەمانانەیە کە یەک کاتژمێری تاوە بەردامەکە ڕووی کە نەمانتوانی لەگەڵ ێوە قسە بکەین پێما بێ بەردامەیەکی گەرم و گوڕمان دروست کرد دانیشتنی ئێوە لەسەر و باسەی کە کردمان هیوادارم سوچێکی ئەم کۆمەڵگەیە بگرێ بەوەی کە دەست پێ بکەین یعنی دیوێکی تریشەیە ئەوە ئینسانە ببوورە کەواڵم ئەوە ئینسانە دەبەنگەکانن کە قسەی خەڵکەکەن بە هۆکارێک بۆ دواکەوتنی ژیانیان ئەگەر ناوکو من ئەبێ ئەمە دکتۆر فەرمووی ئەبێ ئەمە بڵێم شتێکەیە لە دەروناسبێنی ئیسقات یعنی خستنە سەر من بۆی فەشەلەکانی خۆم هەڵواسم ئەڵم چاوەزار بوو دوکانداریم پێ ناکرێ زەواجم پێ ناکرێ حیزبایەتیم پێ ناکرێت سیاست پێ ناکرێت ئیسقات ئەمە باوەتی حەچی بوو باشترین علاگە چێ پێڵواسم چاوەزار لێیە دەسەکانی خۆش بێ کەواتە لە ڕووی زانستیەوە ئەو کەسانی کە دواکەون و موبەڕیریش دواکەوتنی ژیانیان ئەکەن بە چاوەزار و قسەی خەڵکو و نازانم چی ئەوە خۆت فاشلی خۆم فاشل بووم کە 5 ساڵ پێش ئێستاویستم فێری مۆسیقا بم قسەی دوو هاوڕێم نەیهێش فێر بم ئەوە خۆم فاشلم وەکو دکتۆریش باسی کرد پێغەمەری خوا فەرموویەکە ئەو هەموو شتەی بەسەر هات ئەو هەموو قسەی دواخرا دوا نەکەوتوە تا ساڵی 2022 زاینیەوە ئێمە باسی جەناب و باسی گەورەی و باسی عیلم و معریفەتی و ئەو پیاوە گەورەیەکەین لەبەر ئەوە تۆ خۆت فاشلی بۆیە قسەی خەڵکەکەیت بە هۆی دواکەوتنی خۆی هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم هەر هەمومان نابیست بین وەکو بۆقەکەی کە لە چاڵەکەیە هەر هەمومان نابیست بین بەرامبەر ئەو قسە نەرێنیانی کە ڕۆژانە لەسەر ژیانمانەکرێ و خواحافیز ئەو کاتەی پەنجە بۆ کەسی بۆ خەڵکی ڕەواناگەی سێ دانێ ڕووی لە خۆتە خۆمان سێزار هۆکار کەسێک دەسەکانە خۆش شتێکی تاسە بوو دەستان خۆش دەستان